بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى بردوام لا زنجيري لقلب يشين كان من مع السابقين الأولين من المهاجرين والأنصار شوارم صحابي لها ولاني بيغمري خو عليه الصلاة والسلام مریتە لە عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت. عەلی کوڕی ئەبی تاڵب خەلیفەی چوارەمی موسڵمانانە لە دوای شەهیدکردنی خەلیفە عوثمان لەلایەن کۆمەڵێک کەسی نەفام و حاشا جێل و بێعەقڵ کە خەڵەتان بە قسەی عەبدوڵڵای کوڕی سەبەئی يهودي جولك كعثمان بظلم شهيد كرا هاتنا لاي علي رضاي خواي قوري ليبي وتياناي علي بيعت بتود دين بيبي بخليفي مسلمانان وتباسي تيم لقلدكن لا شيء خليفي مسلمانان لسر زوية ئەو پیاوە بەڕێزەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەیفەرموو من چۆن شەرم نەکەم لە کەسێک کە مەلایکەتەکان شەرمی لێ دەکەن. ئێستا ئێوە باسی خەلافەت لەگەڵ من دەکەن، دوورکەونەوە لێم. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ زۆر بێتاقەت بوو، زۆر خەفەتی خوارد بە شەهیدکردنی خەلیفە عوثمان ڕەزای خوای گەورەی لێبێ. بەڵام دوای ناشتنی و بە خاک سپاردنی سەیری کرد زەڕوورەتە ناکرێت موسڵمانان بێ سەرپەرشتیار بمێننەوە. ناچار قبوڵی کرد کە ببێ بە خەلیفەی موسڵمانان و مەبەستی شێتی و لە پلانیدایە کە تۆڵەی شەهیدبوونی خەلیفەی موسڵمانان عوثمان بکاتەوە. بەڵام زۆرۆفەکە وەکو وتمان لەبار نییە، پشێویەک و شڵەژاویەک ڕووی کردوتە شاری مەدینە، ئاژاوە جێڕەکان ژمارەیەکی زۆرن، چونکە خەڵکی ساویلکە زۆرە براکانم. دائیمەن تێکدان ئاسانە بەڵام دروستکردن گرانە. بینایەک تا دروستی دەکەیت لەوانەیە ساڵێکی پێ بچێت، 2 ساڵی پێ بچێت. بە تیمێکی زۆرەوە بە پلانێکی زۆر تۆکمەوە هەوڵ دەدەی بە ساڵ و 2 ساڵ تا بینایەک دروست دەکەی. ئەی تێکدان دەتوانی بە 3 ڕۆژ ئەو بینایەت تەخت کەیت. بۆیە زۆربەی خەڵک خوای پەروەردگار دەفەرمێ ظەلوومًا جەهوولە، مرۆڤ وحەمەلەها الئینسان ئینەه کانە ظەلوومًا جەهوولە. ئەسڵ لە ئینساندا جەهلە، تا فێر نەبێت جاهیلە، تا هەوڵی فێر نەبوون نەدا جاهیلە، تا هەوڵی تەزکیەی نەفسی خۆی نەدات و خۆی پەروەردە نەکات لەسەر تەقوا و ئاداب و ڕەوشتە جوانەکانی ئیسلام، مرۆڤ زوڵم دەکات. ئێستا ئیشاعەیەک کە بڵاو بێتەوە لە ناو خەڵکدا کە عوثمان نادات پەروەرە، عوثمان گەندەڵە، عوثمان ئاوا ڕەزای خوای گەورەی لێبێ، چۆن ئاگرێک لە پوشێک بەردەدەی بە سەریعی دەڕوا، ئاوا لە ناو خەڵک تەشەنەی کرد. ئێخوا هەموو شتێکیش بۆ هەموو کەسێک ڕوون ناکرێتەوە. ئەسڵ ئەوەیە موسڵمان گومانی باشی هەبێ، گومانی باش نەما. خەڵکێکی زۆر لەو هەمەج و ئاژاوە جێڕانە دروست بوون و خەلیفە عوثمانیان شەهید کرد ڕەزای خوای گەورەی لێبێ. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ خەلافەتی گرتە دەست. با بزانین خەلیفەی چوارەممان کە عەلیە بووە بە خەلیفە چێیە، سیفاتەکانی چین، سەردەمی خەلافەتەکەی چۆن بوو و بە چیش کۆتایی پێهات. عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای گەورەی لێبێ ئامۆزای پێغەمبەر عەلەیهی سڵام
و پەروەردەی دەستی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام. قوڕەیش تووشی گرانی و فەقیریەک بوون. یەکێک لەوانە ئەبوو تاالبی باوکی عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ مناڵی زۆر بوو و دەستکورد بوو. ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پێش ئیسلام پێشەوەی بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە عەباسی مامی دەفەرمێ دەڵێ ئەی مامە دەبینیت ئەبوو تاالبی برات کە مامی منە وەزعی چۆنە؟ زۆر دەستکورتە و مناڵی زۆری بەسەرەوەیە، چۆنە بچین باری سوکەین هەر یەکەمان مناڵێکی لێوەرگرین ئێمە بە خێویکەین؟ دەڵێ زۆر باشە دەچنە لای ئەبوو تاالب. ئەبوو تاالب دەڵێ جەعفەر مەبەن، عەلی و جەعفەر دەبەن، یەکێکی تریانە گەورەکەیان مەیبەن، بەڵام عەلی و جەعفەر ببەن. عەلی چێ دەیبات؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیباتە لای خۆی، مناڵێکی بچووکە لە ماڵی پێغەمبەری خوا گەورە دەبێت. جا دەبێت چۆن پەروەردەیەک بێ لە بەردەستی پێغەمبەری خوا پەروەردە بوو بێ عەلەیهی سەڵات وسەلام. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ 10 ساڵ پێش ئەوەی پێغەمبەر ببێ پێغەمبەر لەدایک بووە، قبل البعثة ب10 سنين. کەواتە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بوو بە پێغەمبەر تەمەنی عەلی 10 ساڵە، یعنی مناڵێکە. کاتێک کە دەبێت بە پێغەمبەر سەڵات وسەلامی خوای گەورەی لەسەر بێت، عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ دەبینێت پێغەمبەر نوێژ دەکات، دەفەرمێەوە چییە؟ پێغەمبەری خوا سەڵات وسەلامی خوای گەورەی لەسەر بێ بۆی ڕوون دەکاتەوە کە ئەو نێردراوی خوای گەورەیە، پەروەردگار ناردوویەتی بۆ ئەوەی کە خەڵکی لە بتپەرستی و شەخصپەرستی ڕزگار کە بۆ خواپەرستی و پێویستە ئیمانی پێبێنێ. عەلی دەفەرمێت تا پرس بە باوکم نەکەم من وەڵامت نادەمەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت توسلیم ئەو تەکتوم، ئەی عەلی یا موسڵمان بە یا کە موسڵمان نابی دەنگ مەکە، ئەم خەبەرەم لێ ئاشکرا مەکە، سەرەتایە جارێ ئەوەی تاکە کەسێک کە موسڵمان بووە خەدیجەی خێزانیەتی. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ سپەی وەڵامت دەدەمەوە، بەڵام بەڵێن بە پێغەمبەر دەدا عەلەیهی سەڵات وسەلام خەبەرەکە ئاشکرا نەکات، بۆ سبەی دێتەوە و خوای گەورە هیدایەتی داوە دڵی نەرم بوو شایەتمان دێنێ و موسڵمان دەبێت. یەکەم مناڵێک کە موسڵمان بوو عەلیە و یەکەم پیاوێکی گەورەش کە موسڵمان بوو ئەبوو بەکرە و یەکەم ئافرەتێکیش کە موسڵمان بوو خەدیجەیە خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. وردە وردە لە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەلی گەورە دەبێت و مسلمانە. دوای گەورەبوونیشی گەنجبوونیشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کچەکەی خۆی پێدەدات فاتیمە، و تا لە ژیانیشدایە تا فاتیمە لە ژیاندایە هەر فاتیمەی هەیە، بەڵام دوای فاتیمە ژنی تری هێناوە، ژمارەی ئەو ژنانەی هێناوێتی بریتە لە 23، بەڵام ئێستاش وەکو کوڕەکەی نییە، وەکو حەسەن ڕەزای خوای گەورە لێبێ. وا مەزان 23 ژن بەیەکەوە، نا لە 4 ژن زیاتر بەیەکەوە نییە. 32 منداڵی هەبووە ڕەحمەتی خوای گەورە و ڕەزای خوای گەورەی لێبێت، و ناڕەحەتی زۆری بینیوە. لە دوای وفاتی خۆی لە کەربەلا 5 کوڕی بە یەک جار شەهید کرا، 5 کوڕی عەلی شەهید کرا، حوسێن و 4 برای تریشی. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێت مەکانەت و مەنزیلەتێکی گەورەی هەبوو. یەکەمیان ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم، دووەمیان زاوای پێغەمبەر صلی الله علیه وسلم، سێهەمیان یەکێکە لەوانەی کە لەو 6 کەسەی کە تا پێغەمبەریش مرد عەلەیهی سەڵات وسەلام شوڕای پێغەمبەر بوون، پرسوڕاوێژی بەوان دەکرد، یەکێک بوو لەوان. و عەلی یەکێکە لەو 10 کەسەی کە موژدەی بەهەشتیان پێدراوە و یەکێکیشە لە خولەفای ڕاشدین و لەوانەی کە لە موسڵمان بوون یەکەمینەکانە و لە ژیانیدا سوزدەی بۆ بد نەبردووە. و عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ فیدائی بوو،
یعنی چی فیدایی؟ لەو شەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەبەری پێگەیشت کە قوڕەیشیەکان موئامەرەیان کردووە بۆ کوشتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم، گرتنی دوایەوەی کە دەیگرن لە ماڵەکەی خۆی یا بیکوژن یا دەریکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەو پیلانەی زانی فەرمی ئەی عەلی تۆ دەی لە شوێنی من دەخەویت ئەم شەو، بەڵام خەمن نەبێت، هیچت بەسەر نایەت. ئێستا عەلی ڕەزای خوای گەورەی لێ بێدێت سەر جێگای پێغەمبەر دەخەوێت و سەرچەفەکەش یاخود بەتانیەکەش لێفەکەش بەخۆی دادەدا دیار نییە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرچوو دەورەی ماڵی پێغەمبەر دراوە سەڵات و سەلامی خوا لێسەر بێ کە دێنە ژوورەوە دڵیان خۆشە لەوەیە بیگرن جایان بیکوژن یان شتێکی لێ بکەن، تەماشا دەکەن عەلیە ڕەزای خوای گەورەی لێ بێ. ئەوەی کە عەلی کردی ئەمە فیداکاریە، تۆ بچی لە شوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام درێژ بیت و چاوەڕێەوە کە بێنە سەرسەرت لەوەی بتکوژن، احتیمالی کوشتنت هەیە، واش کردی ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت. ڕۆژ بە دوای ڕۆژ عەلی لە گەورەبوون و کامەڵبووندایە و لە فێربوونی زانستی شەرعی لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام و هەروەها ئازایەتی و بەجەرگی کە لە هەموو غەزەواتەکان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشداری کرد، ئیلا لە تەبوک نەبێت. لە غەزوەی تەبوک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی عەلی تۆ دەمێنیتەوە لە شوێنی من لێ مەدینە. عەلی پێی ناخۆش بوو بۆچی لەگەڵ پێغەمبەر بۆ ئەو غەزایە نەڕوا. فەرمووی ئەما تەرضى ئەن تەکونە منی بمەنزیلەتی هاڕونە من موسى، تۆ حەز ناکەی پەیوەندی بینی من و تۆ وەکو پەیوەندی موسا و هاڕون بێت؟ کاتێک کە موسا چوو بۆ لیقای خوای گەورە بە هاڕونی برای فەرموو ئوخلفنی فی ئەهلی فی قەومی، فەرمی تۆ بمێنەوە لە شوێنی من سەرپەرشتی قەومەکە. ئێستا تۆ ئەو مەنزیلەتە و مەکانەتت پێدەدەم کەواتە بزانە منزیلەتی عەلی لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بووە. لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەرێ من كنت مەولاه فعەلی مەولاه، هەر کەسێک منی لا خۆشەویست بێ و ڕێز لە من بگرێت و قەدری من بزانێ دەبێ عەلیشی خۆش بێ و ڕێزی بزانێ و قەدری بزانێت. و هەروەها لە فەرمودەی تردا هاتووە کە لا يحبه إلا مؤمن ولا يبغضه إلا منافق، ئەوەی عەلی خۆش بێ ئیماندارە، ئەوەی ڕقی لە عەلی بێ منافقە، منافق نەبێ ڕقی لە عەلی نییە ڕەزای خوای گەورەی لێ بێت. خاوەنی صفاتی جوان و بەرز بووە ڕەزای خوای گەورەی لێ بێت. عەلی ڕەزای خوای گەورەی لێ بێت دوو جار شایەتی بۆ دراوە کە خوا و پێغەمبەری خوا خۆشیان دەوێت. یەکێکیان لە غەزوەیەکدا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت کە ئیمام بوخاری بۆمان دەجێڕێتەوە لە ڕۆژی خەیبەر، فەرمووی لأعطين الراية غدا رجلا يحب الله ورسوله ويحبه الله ورسوله ويفتح على يديه. تبياني الراية قيادة دم دەست کەسێک کە خوا و پێغەمبەری خۆش دەوێت، خوا و پێغەمبەریش ئەویان خۆش دەوێت و خوای گەورە لەسەر دەستی ئەو فەتحەکە دەکات. فبات الناس ليلتهم أيهم يعطى، ئەو شەوە خەڵکی هەمووی بیر دەکەنەوە دەبێت کێ بێ ئەو شەڕەفە گەورەی لێ بندرێت، ئەو کەسە بێ کە بەیانی ڕایەتەکەی دەدرێتە دەست و بە شاهدی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوا و پێغەمبەری خوا خۆشیان دەبێت کێ بێت، تاوەکو بەیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانگی عەلی کرد و فەرمووی وەرە ئەی عەلی. کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە خوا خۆشی دەوێت پێغەمبەری خوا خۆشی دەوێت. لە فەرمودەیەکی تردا ابن أبي شيبة لمصنفەکەیدا ڕیوایەتی کردووە لە ئەبو سەعیدی خودری کە زۆر فەرمودەیەکی مەزن و گرنگە، دەفەرمێ كنا جلوسا في المسجد فخرج رسول الله صلى الله عليه وسلم فجلس إلينا ولكأن على رؤوسنا الطير لا يتكلم أحد منا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هات بۆ لامان، ئێمە دانیشت بووین، دانیشت لامان
هەمومان بێدەنگ کەس قسە ناکە گوێمان بۆ پێغەمبەر گرتووە عليه الصلاة والسلام. فقال إن منكم رجلا يقاتل الناس على تأويل القرآن كما قاتلت على تنزيله. فرمي لناو إيودا بياوك هيا قتال دكا جهاد دكا لسر تأويل قرآن جهادي كسانك دكا باوەڕیان بە قورئان هەیە بەس لێکدانەوەی غەڵەتی بۆ دەکەن هەر وەکو چۆن من جیهادی کەسانێکم کرد کە باوەڕیان بە دابەزینی قورئان نەبوو. یعنی من پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من جیهادی کافرێکم کرد ئەو کافرانەی کە دەڵێن دابەزینی قورئان درۆیە دانەبەزیوە، بەڵام لەناو ئێوەدا پیاوێکی تر هەیە جیهادی دووەم دەکا، جیهادی ئەو کەسانەی بەخۆیان دەڵێن مسلمان بەڵام لێکدانەوەی غەڵەت بۆ ئاەتەکانی قورئان دەکەن. دیسان صحابة رضي الله عنهم ليبي فقام أبو بكر قال أنا هو يا رسول الله أو بكر منم أي بيغمبر إخوة أو كسيك أو جهادي بنسيب دبي قال لا نخرتوني. عمر هستا رضي الله عنه فرمي أنا هو يا رسول الله منم فرمي نخرتوجنيت ولكن خاصف النعل في الحجرة أويك بيلا وكاني من استاتشاك دكاته ولا جوري أوا لو قسانە دابوون علی هاتەوە پێڵاوی پێغەمبەری خۆی بەدەستەوە بە عەلەیهی سەڵات وسەلام دڕابوو چاچی دەکرد فەرمی ئەمە خوای گەورە جیهادێکی مەزنی بەنسیب دەکا. چێ پێم دەڵێ کام جیهادە بوو؟ جیهادی خەواریجەکان یعنی تەکفیریەکان قاعیدەیەکان داعشیەکانی ئەمڕۆ کە تەویل و تەفسیری غەڵەت بۆ قورئان دەکەن. ئاەتێک دێنێتەوە ئومەتی ئیسلامی پێ کافر دەکات، ئاەتێکت بۆ دێنێتەوە و خوێنی دایک و باوکی خۆی حەڵاڵ دەکات. ئەو جیهادە بەنسیب عەلی بوو کە دێ باسی لێوە دەکەین ئینشاءڵڵا. کەواتە ئەمانە بەڵگەن کە خوای گەورە عەلی خۆش ویستووە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشی ویستووە و هەروەها ڕێزی زۆری لێگیراوە لەلایەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. وتمان لە غەزەواتەکان هەمووی بەشداری کردووە و دوان نەکەوتووە ئیلا لەکوێ نەبێت لە غەزوەی حونەین. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ تووشی چەند فیتنەیەک دەبێت لە سەردەمی عەلیدا کۆمەڵی فیتنە سەر هەڵدەدا با بزانین بریتی بوون لە چی و چۆن مامەڵەی لەگەڵ کرد. یەکەم فیتنە کە دروست بوو لە سەردەمی عەلی ڕەزای خوای گەورەی لێبێت دوای شەهید بوونی عوثمان ئێستا فیتنەیەکی گەورە لە ئارادایە. لە شەهری ذو الحجە يعني مانجی ذو الحجە کە خەڵک مسلمانان لە حەجن، زۆربەی سەحابە لە مەکەیە لە حەجە، خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عایشە و ڕەزای خوای گەورەیان لێبێ لە حەجن. خەبەر گەیشتە مەکە کە عوثمان شەهید کراوە، ڕەزای خوای گەورەی لێبێ. هەمووی چاوەڕێن خەلیفەی مسلمانان تۆڵە بسەنێتەوە، چاوەڕێی ئەوەن. کاتێک کە عەلی بوو بە خەلیفە ئەوانەی کە دەستیان هەبوو لە کوشتنیدا بڵاو بوون، لە شاری مەدینە ڕایان کرد. ئەوەی چۆ بەسڕا، ئەوەی چۆ کوفە، ئەوەی چۆ شوێنێکی تر بەرەو یەمەن، ئەوانەی کە ڕاستەوخۆ دەستیان تێدا هەبوو. عایشە ڕەزای خوای گەورەی لێبێت زۆر بێتاقەت بوو بە شەهیدبوونی عوثمان. لەگەڵ تەڵحە و زوبێریش چوون بۆ مەکە، وتیان ئەی داچی ئیمانداران چۆن دەبێ بێدەنگ بین لەو کارە ساتە گەورەی کە کرا، چۆن دەبێ ئەو پیاوەی کە مەلایکەت شەرمیان لێ دەکرد، پێغەمبەری خوا شەرمی لێ دەکرد، ئاوا خوێنەکەی بە بەلاش بڕوات، بێدەنگ بین. 4 مانگڕۆی تۆڵەی نەکراوەتەوە. تەڵحە لەگەڵ زوبێر کە هەردووچیان موژدەی بەهەشتیان پێدراوە، لە دنیادان و موژدەی بەهەشتیان پێدراوە، وتیانەی داچی ئیمانداران پێمان چاکە ئێمە هەڵسین بەوەی کە قووەتێک هێزێک ئامادەکەین، وا دیارە عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ جارێ بەو ئیشە هەڵناستێت، با هەڵسینە و تۆڵەیە بکەینەوە. خۆ دیارن ئەوانەی کە کوشتیان دیارە چێن. ئاخر باشە چۆن تۆڵەی بکەینەوە، قووەتێکی وامان لە بەردەست نییە ئێمە. وتیان با بڕۆین بەرەو بەسڕە. لە بەسڕە خەڵکانێکی زۆر هەبوون کە خۆشەویست و پشتیوانی عوثمان بوون ڕەزای خوای گەورەی لێبێ. دەچین بەرەو بەسڕە، لەوێش قووەتێکی زۆر کۆ دەکەینەوە. ئەنجا
ئەو کەسانە لە ناو دەبین کە لە بەسڕە خۆیان شاردۆتەوە و بکوژی عوثمانن کێشەیان لەگەڵ عەلی نییە ڕەزای خۆی گەورەی لەبێ هاتن تا گەیشتنە بەسڕە لە بەسڕە چەند کەسێکیان ئەوەی کە والی بەسڕە بوو محافظی بەسڕە بوو هات وتی ئەی دایکی ئیمانداران ئەی تەڵحە ئەی زوبێر ئەو کارە کارێکی ڕەوا نییە ئەوەی ئێوە دەیکەن مادام خەلیفەی مسلمانان هەیە با ئەو بەم کارە هەڵسێت نەک ئێوە پێی هەڵسن بەهەرحاڵ وتیان ئێمە لەگەڵ خەلیفەی مسلمانان کێشەیەکمان نییە ئێمە لەگەڵ بکوژەکان 4 مانگڕۆی تا ئێستا نەکوژراونەتەوە نابێ ئاوا بمێنێت والحاصل نیوەی جەیشی بەسڕە کەوتە گەڵ زوبەیر و تەڵحە و عایشە ڕەزای خۆیان لێبێ نیوەشی لەگەڵ محافظەکەی بەسڕەمانەوە جەنگ دەستی پێکرد و خەڵکێکی زۆر کوژرا خەڵکێکی زۆر کوژرا طبعا نا تەڵحە نە زوبێر نە عایشە بۆ نەهاتبوون بۆ هاتبوون بکوژەکان بکوژنەوە بەڵام ئەوانەی کە دەستیان هەبوو لە کوشتنەکەدا وتیان نابێت ئەم مەوزوعە بە تەبایی و بە ئەمن و ئاسایشی و بە سوڵح بڕوا ئەو کاتە ئێمە دەگیرین با گۆمەکە بشڵقێنین کە شڵقانمان کە فیتنەکە گەورەتر بووە و کاتە ئێمە لە بیر دەچینەوە قەزیەکە لە قەزیە ئێمە گەورەتر دەبێ فعلا شەڕیان دروست کرد تەڕەفی سێم کە فیتنەچیەکان بوون والی بەسڕە ڕای کرد ڕۆیشت بۆ لای عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ خەبەرەکەی بۆ گێڕایەوە عەلی ڕەزای خوای گەورەی لێ بەجێی شێکەوە هات بەرەو بەسڕە تا گەیشت بە معسکەری تەڵحە و زوبێر چێی نارد 3 کەسی نارد حەسەنی کوڕی و قەعقاع و عەماری کوڕی یاسری ناردن بۆ بەسڕە وتی بڕۆن بە خەڵکی بەسڕە بڵێن کە نابێ شەڕ ببێ نابێ کێشە ببێ دەبێ مۆزوع حەل بکرێ نەفەرێک ڕاست بۆوە فەرمووی قسەی بە عایشە وت عەمار کە لە جەیشی عەلی بوو ڕەزای خوای لێبێ سەرکۆنە و سەرزەنشتی کرد و وتی بێ ئەدەبی بێڕێزی مەکە عایشە دایکی ئیماندارانە و خێزانی پێغەمبەرمانە لە دنیا و لە قیامەتدا نەکەی بێ ئەدەبی بەرامبەر عایشە بکەیت عایشە بۆ جەنگ نەهاتووە بۆ سوڵح هاتووە مسلمانان سوڵحکەن و بکوژەکانیش تۆڵیان لێ بسەندرێتەوە عەماریش وتی خی پەروەردگار تاقیمان دەکاتەوە ئێمە گوێڕایەڵی عایشە دەکەین یان گوێڕایەڵی خەلیفەی مسلمانان بکەین بەڵێ عایشە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام مادام خەلیفەی مسلمانان هەیە دەبێ گوێڕایەڵی بکرێ بەهەرحاڵ براکانم عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ قەعقاعی ناردە لای تەڵحە و زوبێر و عایشە فەرمی بڕۆ بزانە چیان دەوێت هاتە لایەن هەرسێکیان وتیان ئێمە بۆ جەنگ ناهاتووین ئێمە دەمانەوێت بکوژەکان بدۆزینەوە و تۆڵیان لێ بسەنینەوە نەک شەڕ لە بینی مسلمانان ڕوو بدات و عەلی چۆنی پێ باشە باوا بێت قەعقاع دڵخۆش بوو گەڕایەوە خەبەرەکەی دایەوە عەلی زۆر خۆشحاڵ بوو ئەو شەوە هەردوو معسکەرەکە بە خۆشترین شەویان بەڕێ کرد فیتنەچیەکان کە بیستیان سوڵح ڕوویدا لە بینی مسلمانان ئێستاوە ڕێککەوتن کە ڕێککەوتن کەواتە چی دەست پێ دەکات لە مەودووە محکەمەیەک دادەندرێ بۆ بکوژەکانی عوثمان کەواتە خەتەرە مەوزوعە کە ترس ناکە ئاژاوە جێڕەکان وتیان چی بکەین باش حەل چییە چ شتێک بکەین تیان حەل ئەوەیە ئێمە لە بەرەبەیاندا پێش ئەوەی دنیا ڕووناک بێ بە تاریکی هەر کەسەمان لە معسکەری یەکێک لەو دوو معسکەرە دەستکا بە کوشتن ئەوان وا دەزانن معسکەرەکەی تر لێداون ئەویش وا دەزانن معسکەرەکەی تر لێداون و پێک وەردەبن و مەژ نەجاتمان دەبێ فعلا دەستیان بۆ کرد دەستیان بۆ کرد شەڕ دروست بوو لە بینی مسلماناندا کەس نازانێت سەبەبەکەی چییە جەیشی عەلی وا دەزانن تەڵحە و زوبێر و عایشە هجومیان کردووە ئەوانیش وا دەزانن جەیشی عەلی هجومی کردووە تاوەکو هەزاران خەڵک کوژرا نەک سەدان کەس چونکە کە شەڕ ڕوویدا بە ئاسان ناکوژێتەوە ئینسان تاوەکو فیتنەکە ڕووی نەداوە خۆی لێ پەنا بگرێ کە دروست بوو وەکو ئاگر وایە دەڕوات خەڵکێکی زۆر کوژرا عایشە ڕەزای خوای گەورەی لێبێ عەلی ڕێزی لێگرت و
لەگەڵ کۆمەڵێک کەس یاوەری کرد و تاوەکو لە بەسڕا بردیە دەرێ و بەڕێ کردەوە بۆ مەدینە فەرمی دایکی مانداران تۆ بگەڕێەوە قەزیەکە گەورە بووە والحاصل ئەم شەڕە چیە دروستی کرد ئەوانەی کە بکوژی عوثمان بوون ئاژاوە جێڕەکان دروستیان کرد چ دەرسێک لەوە وەردەگرین بەڕێزەکانم ئەو دەرسەی لێ وەردەگرین کە زۆر جار خلاف لە بینی دوو کەسی موسڵمانی چاک ڕوودەدا سەبەبەکە خۆیان نین سەبەبەکە دەستی سێهەمە کە لە جیاتی سوڵح کە ئاژاوە دروست دەکات دێتە لای تۆ فیتنەیی دەکات دەچێتە لای ئەو فیتنەیی دەکات حەز بە سوڵح و تەبایی ناکە حەسادەتی هەیە ئاژاوە جێڕی هەیە یا تێناگات گەنجێکە تێناگا نە حکمەتی هەیە نە عیلمی هەیە بە عەقڵی خۆی بڕیار لەسەر شتەکان دەدا تاوای لێ دێ بەڕەوای دەزانێت خوێنی تۆ بڕێژێ کورە برام لەسەر خۆ بە کاکە بیرکەرەوە بەو شێوازە نابێ تۆ لە دین شارەزانی دوو پرسیارت لێ بکرێت لە شریعەتی ئیسلام تێی ناگەی نازانی جواب دەیتەوە ئێستا چۆن ئاوا هەجوم دەکەی فلان خوێنی حەڵاڵە فلان کافرە فلان مەلعونە فلان تاغوتە ئەمە وردە وردە ئەوانەی کە نەزانن و ئەوانەی کە حاقدن لەو بینەدا دێن ئاژاوە لە بینی مسلمانان دروست دەکەن بۆیە کەسە عاقڵەکان دەبێ وریابن نەخەڵەتێن نەکەونە داوی ئاژاوە جێڕەکان ئەم فیتنەیە پێی دەوترێ معرەکەت الجەمەل معرەکەت الجەمەل چییە؟ جەمەل یعنی وشتر چونکە عایشە ڕەزای خوای گەورەی لێ بە سواری وشترێک هات هەر لە ڕێگاش پەشێمان بوو زانی غەڵەتە ئەو ئیشە غەڵەتە بۆیە زۆر جار کە پرسیارمان لێ دەکرێ مامۆستا فلانە کەس بکوژی کەسێکی ئێمەیە ئێمە دەمانێت بیکوژینەوە دەڵێن کاکە گیان لە شەرعدا تۆڵەسەنەوە ئیشی خەڵک نییە دەبێ حکوومەت پێی هەڵسێ وەڵامە بێ عیزەتیە برای شیرینم کە تۆ پێی هەڵسیت فیتنەکە گەورەتر دەبێ فەرمو بڕۆ بیکوژەوە ئەو جەدێ دوانی تۆ دەکوژێتەوە تۆش سێ ئەو دەکوژیتەوە هەمومان دەزانین دوژمنایەتی کە دروست بووە لە شتێکی ئاوا دروست دەبێت دەڵێ خۆم تۆڵە دەسەنمەوە تا 40-50 لە یەکتر کوشتووە عائشە ڕەزای خوای گەورەی لەبێ لەگەڵ تەڵحە و زوبێر نەوەستان لەسەر عەلی کوڕی ئەبی تاڵب کە خەلیفەی موسڵمانانە بەو ئیشە هەڵسێ خۆیان پێی هەڵسان فعلا نەتیجەکەی چی بوو؟ نەتیجەکەی بوو کە هەزارەها موسڵمان شەهید بوو بۆیە ئینسان لەسەر خۆ بێت کارێک نەکا بڵێ من بەم کارە هەڵدەستم کاکە من ئیشی تۆ نییە برای من ئاخر چۆن دەبێ؟ ئاخر چۆن دەبێ بەڵام فیتنەکەی گەورەتر دەبێ کە من و تۆ پێی هەڵسین بەو ئیشە فیتنەکەی گەورەتر دەبێ برا ئینسانی عاقڵیش دووربینە بەڵام ئینسانی کوردبین تەماشای ئێستا دەکا نانا دەتۆ باەمەوە بکەین بزان چی ڕوودەدا چی ڕۆدا لەوانەیە هەزارها کەس بکوژێ کاکە لە سووریا وتیان وڵا بەشار ئەسەد و سووریا و نازانم زوڵم و کوفر و گەندەڵی بچی ئێمە دەمانەوێت بیگۆڕین چەند زانایان وتیان با بە سەبر بگرن کوڕە کاکە تەحمولکەن ڕاستە ئێستا زەرەکەتان ئێستا 140 کوڕە بەس بیشەڵقێن زەرەکەتان دەبێتە 190 ئەو کاتە دەڵێن چی نا وانابێ وانابێت تو با خەڵک هەستێ میلەت هەستێ جابزان چی ڕوودەدا میلەت هەستا و میلەت لە ناو چوو دەربەدەر بوو مناڵ هەتی بوو دایک جەرجی سوتا ئافرەت بێوەژن بوو وڵات کاول بوو حکوومەتی شەر حکوومەتی جارانە چیتان کرد زەرەری 140ەکەتان کەم کردەوە یا کردانە 180 بۆیە براکەم ئینسانی دووربین و عاقڵ دەبێ وڵات بە دوور بگرێ لە فیتنە جا ئەمڕۆ هەمان شت دووبارە دەبێتەوە کەسێک کە نەسیحەتی خەڵک کاکە خۆتان لە فیتنە بە دوور بگرن برام بە حەماسەت و هەڵچوون نابێ کوڕە پارێزگاری لە ئەمن و ئاسایشەکە بکەن ڕاستە لە ڕزق و ڕۆزیەکەدا گەندەڵی و چی بەڵام ئەو ئەمن و ئاسایشی تێدان زۆر نیعمەتێکی گەورەیە ئەمە بەکرێ گیراوە ئەمە پارەی دراوەتێ ئەمە لەگەڵ گەندەڵیە خوا بمانگرێکە لەگەڵ گەندەڵی بین بەڵام نامەوێ ئێستا ماڵەکەت چۆ نامەوێ عێرد و ناموسیش بچێ و خوێنەکەشت بچێ دینەکەشت بچێ بەس تۆ تێی ناگەی وا دەزانی لە زەرەری تۆ قسە دەکەی نەک لە مەسلحەتی تۆ ئەمە فیتنەیەک بوو لە سەردەمی عەلی و فیتنەی گەورەتریش ڕووی داوە با بۆ دەرسێکی تر بێ ئینشاءالله خوای گەورە لە گوناهی هەموو لایەکمان ببورێ و لێمان ڕازی بێ ئەخیرمان خێر کە بەختەوەری دنیا دو ڕۆژمان کە والحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم